بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. بەڕێزان خۆشەویستان، لە زنجیرەیەکتر لە بەرنامەی پەروەردەی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم بۆ منداڵان خۆشحاڵ و شادومانین. ئەو جارەش بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە زنجیرەی ژمارە 28مین بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەینەوە. بەڕێزان و خۆشەویستان، لە چەندین تەوەر چوینە ناو ئەو بابەتە فراوانە پەروەردەی منداڵ، لە بواری تەندروستی منداڵ، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری ئاینداری و خواپەرستی و لە بواری دنیاداری و گەمە و گاڵتە و عالەمی یعنی جیهانی منداڵ. لە زۆرانێک لەو بوارانە ئێمە باسی پەروەردەی منداڵمان کرد لە ژێرتیشی بەرنامە و پەیڕە و پرۆگرامی خۆشەویستمان، نوری چاومان، پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم. ئێستا گەیشتنەتەوەرێک لەو تەوارانەی کە ئەوڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست باسی دەکەین، ئەویش پەروەردەی جنسی. واتە لایەنی جنسی منداڵ، یعنی کاتێک کە منداڵ لە دایک دەبێ، چۆن دایک و باوک هەوڵ بدە ئەو لایەنە پەروەردەیەکی تەندروستیانە مسلمانانە ڕێک و پێک بتانی ئەو منداڵەی لەسەر پەروەردە بکە. چونکە لەو کاتێک کە منداڵ ناو زژی دایکێتی، لەو کاتێ ئەو منداڵە لە دایک دەبی، ئەو منداڵە یەکێک لەو ئەرک و مافارێکە لەسەر دایک و باوکە پێویستە گرنگی بەو لایەنە بدە. لایەنی جنسی بابەتێکی زۆر گرنگە. مەسائیلی جنس خوای گەورە سوبحانەهو وتەعالە بە گەورەی خۆی ئەو بابەتە وەکو غەریزەیەک، وەکو شتێک ڕواندیتی لە ناو ناخی مرۆڤ. بۆیە ئینسان گوناحبار دەبیتن. شتێک کە خوا خەڵقی کردیە لە ناو ناخی ئینسان کەسێک بێ لە ناوی ببا بیفەوتێنی. بۆیە دەبی بەڵکو شتێک مادام خوای گەورە پێی ڕازیە، دەبی ئێمە گرنگی پێ بدەین و دەبێت تەنزیمی بکەین، ڕێکی بخەین. دەبێت لە چوارچێوەی قورئان و سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شێوازێکی تەندروستیانە هەڵس و کەوت لەگەر ئەو بابەتە بکەین. بۆیە ئەگە سەیر بکەین بەڕێزان و خۆشەویستان، ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی بەو بابەتە داوە، بابەتی جنس لۆ. ینی ئەسڵەن قورئان و سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو لایەنەمان لۆ ڕێک دەخا. نابێ ئینسان هەڵس و کەوت لەگەر ئەو لایەنە بکە بە هەڵس و کەوتێکی وا بیمرێنی. وەڵا ئەمن پێویستم بە مەسائیلی جنسی نییە، وەڵا ئەمن خەڵک یعنی پیاوەتی خەڵک، دینداری خەڵک لەوەی کۆبکاتەوە کە کەسەکە هیچ حەز و ئارەزووی بەلای ئافرەتان نەبی، یان ئافرەتێک هیچ حەز و ئارەزووی بەلایەنی جنسی و بەلایەنی پیاواندا نەبی. هەر کەسێک بەو شێوازە بیر بکاتەوە، هەر کەسێک بەو شێوازە بژی، ئەوە کەسێکی ناتەندروستە. لۆیە ئیبن القەییمی جەوزی ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ ئەگەر کەسێک کتبی یان کوڕبی هیچ لایەنی غەریزەی جنسی کاری تێنەکا، ئەو کەسە ئەو لایەنەی مردبی، ئەو کەسێکی نەخۆشە، پێویستە چارەسەری خۆی بکاتن. بۆیە ئەگە سەیر بکەین ئەو لایەنە خوای گەورە سوبحانەهو وتەعالە کە لە ناو نەفسی مرۆڤ ئەو لایەنەی داناوە لە بۆ چەندین هۆکار، لە بۆ چەندین بابەتی زۆر گرنگ. خوای گەورە ئەو لایەنەی ڕواندووە، دروست کردووە لە ناو ناخی مرۆڤ بۆ چەند حکمت و سود و قازانجێک. یەک لەو شتانی کە زۆر گرنگە، خوای گەورە سوبحانەهو وتەعالە لایەنی غەریزەی جنسی لە ناو ناخی مرۆڤ دروست کردووە بۆ ئەوەی کە خوای گەورە خۆی دەزانی چ شتێک گرنگە لە بۆ ئەو مرۆڤە. خوای گەورە خۆی دەزانێ ئەگەر ئەو لایەنی جنسیەی لە ناو ناخی ژن و پیاودا نەبیتن، وەچەی مرۆڤ دەبڕێتەوە، ئەو ئینسانە ناتانی بەردەوامی بە ژیان بدا. بۆیە خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرموێ سبحان الذي خلق الأزواج كلها مما تنبت الأرض ومن أنفسهم ومما لا يعلمون. پاک و بێگەردی، گەورەیی، عەظەمەت و گەورەی لۆ ئەو خودای کەوا خلق الأزواج كلها، خوای گەورە لە هەموو شتێک نێر و مەی دروست کردیە. الأزواج مما تنبت الأرض، حتى ئەو دەنگ کە دانەوێڵەی کە دەخێ ناو ناخی زەوی دەبی بپیتێندرێتن،
دەبی نێرومەکەی بگەی بە یەکتر بگات ئەو دە دروست دەکات دروست دەبیتن ئەو دەشین دەبی و دەڕوێ ومن ئەنفوسیهم لە ناوناخی خۆتان خوای گەورە لایەنی ژن و پیاوی دروستوە بۆی وەچە و منداڵی لێ پەیدا بێ ومما لا يعلمون وە لە چەندین شتی تر ئێستا کەوا لایەنی زانستی نوێ گەیشتیتە ئەو ئاستەی کەوا حتى ئاسن بە دوو توخم حتى ئاو دوو توخمە یەک دەگرن دەبێتە ئەو ئاوەی کە ئێمە سەرچاوەی ژیانە و ئێمە بەکاری دەینین یەکێشتر لە حکمت و هۆکاری حکمەتەکانی ئەوەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە سوود و قازانجی بابەتی جنسی کە لە ناو ناخی مرۆڤ دایناوە ئەویش ئەوەیە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لۆ ئەوەی وەچەی مرۆڤ لۆی ئەو مەخلوقات و کائیناتەی کە خوا دروستی کردیا هەمیشە و بەردەوام لە گەشەکردن دابی ئەها خوای گەورە لە سوورەتی نیساء دەفەرموێ يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة أي مرۆڤەکان تەقوای ئەو خودایە بکەن کە ئێوەی خەڵق کردووە لە یەک تاکە مرۆڤ کە باوکە ئادەم بوو وبث منهما رجالا كثيرا ونساء بزانا وخلق منها زوجها اینجا لە باوکە ئادەم لەو نەفسە خوای گەورە ئافرەتێکیشی لۆ دروست کرد کە دایکە حەوا بوو وبث منهما رجالا كثيرا ونساء لەو نێرومەیە لەو باوکە ئادەم و دایکە حەوایە وبث منهما بڵاوەی کرد زۆر بوو لەوە چەونەوەی ئەوان رجالا كثيرا ونساء ئەو هەموو عالەم وڵڵی ڕۆیشتن و ئێستا و ئەوانەی لە داهاتوو دێن هەمووی ئەسڵەکەیان ئەو دایک و باوکەیە کە باوکە ئادەم و دایکە حەوایە رجالا كثيرا ونساء بزانە بۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەو غەریزەی جنسی دروست کردیە لۆ ئەوەی ئەوانە یەک بگرن عائلە و خانەوادە و خێزان دروست بی دایک و باوکایەتی دروست بی مام و برازا دروست بی خاڵ و خوارزا دروست بی نەنک و داپیر و ئەوانە دروست بی لۆیە خوای گەورە دەفەرمێ واتقوا الله الذي تساءلون به والأرحام ئێوە تەقوای ئەو خودایی بکەن کەوا خوای گەورە لێپرسینەوەتان لەگەڵ دەکا لە چی والأرحام لێپرسینەوەتان لەگەڵ دەکا سەبارەت بە سیلەی ڕەحم بەو سۆز و ڕەحم و سۆز و بەزەیەی کە لە ناو ئێوە دروستی کردووە سۆز و بەزەی دایک و باوک لەگە منداڵ لەگە دایک و باوچیان ژن و مێر لەگەڵ یەکتر خزم و کەس لەگە یەکتر ئەو سیلەی ڕەحمانە یەکێک لەو شتانەیە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە ڕۆژی قیامەتێ لێپرسینەوە لەگەر مرۆڤەکان دەکا ئەگە لایەنی جنسی نەبی ئەو بابەتە دروست نابیتن بۆیە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەو جنسەی لە ناو ناخی مرۆڤ ڕواندووە بۆ ئەوەی ئەو ئینسانەنە هەمیشە و بەردەوام یەک بگرن ببنە یەک خانەوادە خزمایەتی هەبی لۆیە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ڕووی لە خەڵکی قوڕەیش دەکرد دەیفەرموو وما أسألكم عليه وما أسألكم من أجر داوای هیچ کرێ و پارە و مەسلحەتێکی دنیایی لەنگۆ ناکەم لەو دەعوە و بانگەوازی کە هینایتم إلا المودة في القربى تەنها یەک شت ئێوە ببنە خۆشەویستی یەکتر بە خزمایەتی ڕەچاو بکەن ئەها ئیسلام چەند گەورەیە چەند گرنگی بەو بابەتی خزمایەتی و لێگنزی ئەگەر مەسائیلی جنسی نەبی ئینسان ئەو عەتف و حەنان و ئەو ژن و مێردایەتی دروست نابی ئەگەر ژن و مێردایەتی نەبی منداڵ و نایەتە کایەوە ئەگەر منداڵ نەبوو بە عائیلەیەکی سارد و سڕ دەبی خزمایەتیکە گەرم و گوڕ نابیتن بە سەبەبی چەند منداڵێک چەندین عەشیرەت یەک دەگریتن کابرا دوو سێ کچی هەیە لەگە سێ چار کوڕ کچەکی دەداتە عەشیرەتێکی خۆشناو کچەکی دەداتە سوورچی یەکەکی دەداتە هەرچی کوڕەکی ژنەکی لە بۆ دەینی لە عەشیرەتی زراری کوڕەچکە ژینی لۆ دەینی لە گەردی یەکەچکە ژنەکی دەینی جاروی لە ئەوروپا ڕەنگە خەرچی ئەوروپا بیتن بزانە ئەو تێکەربوونی عالەم وڵایە خەڵق وڵایە بەچی دەبی ئەگە مەسەلەی جنسیەکە نەبیتن بزانە ئەوە زەواجە ئەو زەواجی بەهۆی بابەتە جنسیەکەیە لۆیە بابەتی جنس زۆر گرنگە پێویستە تەنزیم بکرێت لە چوارچێوەی ئیسلام و شەریعەتی خوای گەورە خاڵی سێم لە هۆکار و سوود و قازانجەکانی بابەتی جنسی ئەوەیە کە عائیلە و خانەوادە و خێزان دروست دەبی وەکو باس باکرد خاڵی چوارەم لە سوود و قازاندی ئەو بابەتە ئەوەیە مەسائیلی جنسی ئەو پەڕی بەختەوەری دەبەخشی بە ئینسان یعنی بەڕاستی هۆکاری دڵخۆشبوونی ئینسانە
هۆکارێکە لەوەی ئینسان نەفس و دڵ و دەروونەکی زۆر ئاسوودە و پڕ لە خۆشی و کامەرانی هەبیتن. تەمەشا بکە گەنجێک کاتێک کە تەمەنی هەڵدەکشێ غەریزەی جنسی نمو دەکا، گەشە دەکا، چەند دڵی بە دنیا خۆشە، حەز دەکە دەنجی گڕ دەبی، ئینجا حەز دەکاتن وردە وردە ڕیش دێتن بە سمێر بۆرەی سبێری بۆر دەبیت و وردە وردە کەیفی بەخۆ دێ، ماشەڵڵا تەمەشا دەکەی پێکاتەی هەموو جسمی گۆڕانی بەسەردادێ، هەیکەلێکی گەورە. یعنی تەمەشا دەکەی زۆر جاری وایە بە تایبەت گەنجەکانی ئێستا هەرزەکارەکان کە لە تەنیش باوی ڕادەوەستی ڕەنگە بستەک لە سەری باویتی. ئەو گەشە و نمووە جنسەکەشی لەگە نمو دەبیتن، زۆر دڵی خۆشە، ئیهتیمام بە خۆی دەدا، ئیهتیمام بە گەنجایەتی خۆی دەدا. لە ئێستا ڕا زۆر دوور دەڕوانی لەوەی کە بتانیتن عائیلە و خانەوادە و خێزانێکی چاک هەڵبژێری. کچ بە هەمان شێوە کە هەست بە کچایەتی خۆی دەکاتن، دڵی خۆشە، خۆی دەڕازێتەوە، حەز دەکا ئومێدی هەیە بە ژیانێکی داهاتوو کە ژیانێکی بەختەوەرانە دروست بکاتن. لێ بابەتی جنسی بابەتێکی زۆر گرنگە. ئینجا ئەگە جنس ڕێکخرا لە چوارچێوەی شەریعەتی ئیسلام بڕواتەبی هەموو شتێکی دەبتە عیبادەت ئەو ئینسانە، هەموو شتێکی دەبتە عیبادەت. کاتێکەوە گەنجەکە ئیهتیمام بەسەر و قژی خۆی دەدا، ڕیشی خۆی جوان دەکات و چەوری دەکا و ڕێکی دەخا، بەرسمێرەکەی جوان دەکات، ئەوە هەموو سونەتی پێغەمبەری خودایە صلی الله عليه وسلم. کاتێک کە مووی بنهەنگڵی دێت جوان لای دەباتن ئەو مواتە بۆن ئارەقە و ناخۆش نەبیتن، هەموو مۆزیادەکان کە لە شەریعەتی ئیسلام دانراوە لای دەبا، گرنگی بە خۆی دەدا. خاتونێک خوشکێکی بەڕێز ئیهتیمام بە جوانی خۆی دەدا لە پێناوی خوا، نەک لۆ پیاوانی بێگانە، لە بۆ پیاوی داهاتووی خۆی، ئەوە عیبادەتە. کاتێک کچ و کوڕێک دەگەنە یەکتر لەسەر شەرعی دینی خوا بە حەلالی، ئەوە عیبادەتە. کاتێ کە ئەو کچ و کوڕە عائیلە و خانەوادە و خێزانێک بەیەکتر دروست دەکەن، حتا مەسائیلی سەرجێیەکەیان عیبادەتە و تاعەتە و ئەجر و پاداشتیان لۆ دەنووسرێ. لێ بەڕێزان بابەتی جنسی بابەتێکی زۆر گرنگە لە شەریعەتی ئیسلام، زۆر گرنگی پێدراوە. ئەگە سەیر بکەین لە شەریعەتی ئیسلام لۆ ئەوەی کەوا جنسی ئینسان ڕێک بخرێ، پەرتەوازە نەبی، شپرزە نەبی، بابەتێکی وەها نەبی کە ئینسان بەڕاستی بەلا ڕێدا بڕوە، کە بەداخەوە ئێستا لە ژێرسایی عەولەمە و عەلمانیەت زۆر بەداخەوە جنس بوویتە وەحشی گەری لەگە ڕێزم لۆ بە تایبەت لەو خەڵکن خوانە ناسەکان لۆ ئەو وڵاتانە بڕۆ تەمەشا بکە، ڕێژە و نسبەی لێ بدە لە گۆگڵ، بزانە نسبەی تەحەڕوش واتە دەستدرێژی کردن لە پیاوەکان لە بۆ ئافرەتەکان، نسبەی یعنی چ ڕێژەیەکی هەیە، چ ڕێژەیەکی وێرانکارە. یعنی ئافرەت زۆر جارێ ناتوانی بە تەنیا بچیتن لە بۆ شوێنێک، لەبەرەوەی مەترسی زۆری لەسەرە. ئەوە لە ئیسلام داوانیە، لە ئیسلام پێت دەڵێ کاکە حەقی خۆتە ئەو جنسەی ڕێک بخەی، ئیهتیمامی پێ بدەی، بەڵام لە چوارچێوەی شەرعی خوا. لۆیە نابی بە چاوەکی خیانەتکار سەیری ئافرەتێک بکەیت، نابی ئافرەتێک خۆی بڕازێتەوە، پیاوانێک بە فتنە باو لە خشتەیان باو تووشی مەترسیان بکەین. بابەتی مەسائیلی جنسی خۆشەویستان و بەڕێزان دەست پێ دەکات لەو کاتێک کە منداڵ لە ناو زەجی دایکیتی، بەوەی کەوا گرنگیەکی زۆر بدا ئەو دایکە بە مەسائیلی چی؟ بە خواردنەکانی، بە دڵخۆشکردنی خۆی، خەم نەخواردنەتە ئەو منداڵە دائیمەن گەشبین بی، منداڵێکی دڵخۆش بی، بەر لەوەی بێتە ناو جەنجاڵی ئەو دنیاە. اینجا ئەو منداڵە کە لە دایک بوو، هەر لە هەفتەی یەکەم کە لە دایک بوو چەند شتێک پێویستە لە ئەو منداڵە بکرێ لە زنجیرەکانی پێشوو باسمان کرد. یەک لەو شتانەی کە پەیوەندی بەو بابەتی ئێستای ئێمە هەیە کە بابەتی جنسیە، مەسەلەی سونەتکردنی منداڵە، ختان. کەوا سونەتکردنی منداڵ، ختان یەکێکە لە مافی منداڵ لەسەر دایک و باوک پێویستە. هەر لە هەفتەی یەکەمڕە ئەو لاتر و باشترە ئەو پارچە پیستەی کەوا بەسەری دامینی منداڵ کوڕوەیە لێی بکاتە و واجبە، پێویستە لەسەر ئینسان. یەک لەوانە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم خەمس من سنن الفطرة، پێنج شتەیە لە سنەتی سروشتی مرۆڤدایە، یعنی خوای گەورە کە مرۆڤی خەڵق کردیە ئەو شتانە وەکو
سنەتێکی خەڵقی خوای گەورە لە ناو مرۆڤدا دروستی کردووە. یەک لەو شتانە چیە؟ لابردنی ئەو پارچە پیستەی کەوا بەسەری دامێنی کوڕوەیە. تەواان لە بۆ ئەو سنەتکردن و لادانی ئەو پارچە پیستەیە ئەو گۆشتە زیادی کە لەسەر دامینی کوڕان هەیە واجبە بە تێگەڕای ئیجماعی زانایان هیچ کەسێک نییە کەوا واجبە لا بردرێ. تەواان لە ڕووی زانستیەوە چەندین سوود و قازانجی هەیە، حتا دەڵێ هۆکارێکە لەوەی کە ئینسان تووشی سەرەتانی دامێن ینی برێ سەرەتانی ئەو ئامێری زاوزێ و ئەو بابەتانە نەبیتن ئینسانی بە دوور دەخاتەوە. هۆکارێکی زۆر گرنگە لەو پاک و خاوێنی، هۆکارێکە لەوەی کەوا لایەنی جنسی ئەو ئینسانە گەشە و نمای زیاتر و باشتر بیتن و چەندین سوود و قازانجیکەی هەیە. کەواتە بەڵام گوتمان لابردنی سنەتکردنی کوڕان ئەوە فەرز و واجبە، بەڵام سنەتکردن و لادانی ئەو پارچە زیاد گۆشتەی کە لە دامینی ئافرەت هەیە سنەتە و وەکو زانان دەڵێن مەکرومەیە، ڕێزێکە لەو ئافرەت بە تایبەت لۆ هەندێک کاتە واجب نییە، سنەتە ئەگەر بکرێ شتێکی باش ئەگە نەکرێ ئەوە نییە کە فەرز و واجب بیتن. خاڵیشتر لۆ تەنزیم و ڕێخستنی لایەنی جنسی ئمرۆڤ کوڕ و کچ ئەویش پێویستی بەوەیەکەوە ئینسان منداڵ فێری ئەوەی بکرێتن لە کاتێک کە لە غورفەیەک دەستە غورفەیەک، کاتێک دەستە ماڵە جیرانێک، کاتێک دەستە ماڵە خزمەک، شێوازی ئیزن وەرگتن مۆڵەت خواستن. ئەوە یەک لەو خاڵانەیە کە زۆر گرنگە خوای گەورە لە قورئانی پیرۆز داوامان لێ دەکات. یا ئەیها الذین ئامنوا ئەی باوەڕداران لیەستەئذینکم الذین مەلەکەت ئەیمانکم، با ئەوە تەمان ئەمرە لێرە، با مۆڵەت وەربگرن ئەو کەسانەی کەوا عەبد و جاریەنە، بەندەنە، کۆیلەنە لە ماڵەکانتاندانە یان کچۆڵەکانی جاریە، والذین لم يبلغوا الحلم، ئەو منداڵانەی کە هێشتان تەمەنیان نەگەیشتە خۆ پێگەیشتن و تەمەنی پێگەیشتووی کە دەکا منداڵی خوارد 15 ساڵ لە 12 ساڵ و 11 ساڵ و 8 ساڵیدا ئەو منداڵانەی کەوا نەگەیشتە تەمەنی خۆناسین لە 3 مرات لە 3 کاتدا من قبل صلاة الفجر پێش نوێژی بەیانی، وحين تضعون ثيابكم من الظهيرة، ولو كاتيني وكاتي دوای نیوەڕۆیان لە کاتی نیوەڕۆ بەدواوە ئینسان دایک و باوک کاتی ئیسراعەتە جل و بەرجی خۆی دادەنە، جل و بەرگەکی ئاسایی لەبەر دەکا. ومن بعد صلاة العشاء لە دوای نوێژی عیشایانیش 3 عورات لكم، ئەو 3 کاتە خوای گەورە بە عەورەت ناوی بردووە، جێگای شەرمگەیە، جێگای ئەوە ئینسان هەڵوەستەی لەسەر بکە، ئاگاداری بیتن. اینجا خوای گەورە دەفەرمێ ليس عليكم ولا عليهم جناح بعدهن، بەڵام لە بۆ ئێوەی دایک و باوک لە بۆ منداڵەکانیش هیچ گوناحێکتان لەسەر نییە. طوافون عليكم بعضكم على بعض، هەندێکتان بستنە غورفەی هەندێکتان لەو کاتانەدا. كذلك يبين الله لكم الآيات والله عليم حكيم. خوای گەورە بەو شێوە ئاياتەکانی خۆماتان بۆ ڕوون دەکەینەوە، خوای گەورە زانا و دانایە. وإذا بلغ الأطفال منكم الحلم، ئەری ئەوە لەو کاتەی منداڵ لە خوارد 15 ساڵیە پێشوەی خۆی بناسی دەبێ ئیزن منداڵ فێری ئیزن وەرگتن بکرێ. خوای گەورە دەفەرمێ ئەدی ئەو منداڵانەی کە گەیشتە تەمەنی خۆناسین فەلیەستەئذینوا کەمە استەئذەنە الذین من قبلهم، با ئەوانیش مۆڵەت بخوازن وەکو منداڵەکانی وەکو تەمەنی پێشی ئەوەی کە خۆیان ناسیبی. كذلك يبين الله لكم آياته والله عليم حكيم. اینجا بەڕێزان و خۆشەویستان منداڵ لۆ داوا کراوە کەوا داوای مۆڵەت خواستم کە کاتێک دەستە ژووری دایک و باوک. سید قوتب ڕەحمەتی خوای لەسەر بێ لە تەفسیرەکەی خۆی في ظلال دەفەرمێ وأن الصغار قبل البلوغ لا ينتبهون لهذه المناظر. منداڵ لەو تەمەنەی کە خوارد 15 ساڵیە زۆر بیری لایەنی جنسی و ئەو بابەتانە ناکاتەوە، فكري لناكاتوا. بينما يقرر النفسيون اليوم بعد تقدم العلوم النفسية أن بعض المشاهد التي تقع عليها أنظار الأطفال في صغرهم، بلام دري علم النفس استادري خستوا كاتب من ضال دي منك دبيني مثلا لون منا رسمة الرود دبيني لقطيك دبيني
ئەو لە قەتاتانە زۆر تؤثر في حياتهم كلها حتى ئەمرنێ لە بیری ناستەوە سبحان الله. ئەهەن دەبینی زۆر جاری وایە کابرا فکری منداڵی زۆر بەقوەتە، بە تایبەت شتە نامۆیەکان، شتە غەریبەکان، شتە عەجایبەکان. لۆیە بە تایبەت ئەدی ئەگەر منداڵێک دایک و باوکی خۆی بەڕووتی ببینی چەند ناخۆشە. لە مێشی تەبع دەبی قەت لە بیری ناچی، وێنەیەکی زۆر ناشرینی دایک و باوکی دێتە بەرچاو. وقد تصيبهم بأمراض نفسية. زۆر جاری وایە منداڵ کە دایک و باوکی خۆی لەسەر شێوازێکی ناشرین ناڕێک دەبینیتن کە لە کنەوی شتێکی زۆر ناشرین و ناڕێکە لە حالەتە کە دایک و باوکی دەبینی ڕەنگە ئەو منداڵە تووشی نەخۆشی نەفسی بی، ڕەنگە تووشی نەخۆشی عەسەبی بی، ڕەنگە زۆر بە زەحمەت دەفەرمێ یەصعب شفاؤهم منها، زۆر بە زەحمەت چارەسەری ئەو نەخۆشیە کارەساتە بکرێتن. کەواتە لۆیە پێویستە بەڕاستی لەسەر دایک و باوک هەمیشە و بەردەوام دلک و بەرجی محتەشەم لەبەر بکەن و بە تایبەت لەو کاتێ لە غورفەی تایبەتی خۆیتیان بەڕاستی خۆیان بپارێزن لە چی؟ لەوەی کەوا منداڵەکانیان چاویان نەکەوتە سەر شتێکی دیمەنێک، شتێکی ئەوتۆ کە بەڕاستی ببێتە مای ئەوەی کەوا وەکو سەدمەیەک تەئسیل لە ژیانیان بکە، تەئسیل لە خوڕەوشتیان بکە. چکە زۆر جاری وایە یەک دیمەن، یەک لەقتە، یەک وێنە هەموو گۆڕانکاری ژیانی ئەو منداڵە تێک دەداتن. ڕەنگە ئەو منداڵە نازانی شتێک لە دایک و باوکی دەبینی دەچی لە کۆڵانی باز دەکا، لەگەر منداڵەکان باز دەکا، کەشفی سڕی عائیلی دەکا کەەوە خەتەرناکیەکی زۆر گەورەیە. بۆیە دایک و باب دەبی زۆر بە حەزەر بن، هەمیشە و بەردەوام کلیلی دەرکەی غورفەکەیان لەسەر دەرگا بیتن کە چوونە ژۆرێ بەبێ دەرکە کلیلدان نەچنە ژۆرێ. بەڕاستی کارەساتە منداڵ ڕەنگە فام ناکە نازن لە هیکەوە خۆی بە ژۆرێدا دەکات. لەو کاتە دایک و بابی ببینی بەڕاستی تەئسیر لە خوڕەوشت و ئەخلاق و هەڵسو کەوتی ئەو منداڵە دەکات. دەپاڕینەوە لە خوای گەورە، خوای گەورە منداڵەکانمان ساڵح بکە، خوای گەورە موفق و سەرکەوتیان بکە، خوای گەورە ژیر و عاقل و زرنجیان بکە، خوای گەورە ئێمەش عاقبەت خێر بکە و بمان کات بە دایک و باوکێکی پەروەرشیاری ڕاستەقینە لە بۆ جگەرگۆشەکانمان. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.